تورکیا بە ڕۆژانێکی ڕەشدا تێپەڕ دەبێت. ئەمە وتەی ڤیگەن یۆکسەکداغی هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان هەدەپەیە بۆ لێکدانەوەی دۆخی ئێستای تورکیا و باکووری کوردستان. دۆخی سیاسی تورکیا ئالۆزە. ئەو وڵاتە بە کۆمەڵی قەیرانەوە بەرەو هەڵبژاردنێکی پێشوەختە دەچێت کە بڕیارە 2 مانگی دیکە ئەنجام بدرێت. بەشێک لە چاودێرانیش بە دووری دەزانن هەڵبژاردنە پێشوەختەکە ئەنجامێکی یەکلاکەرەوەی لێ بکەوێتەوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. قەیرانەکان بریتین لە یەکەم کۆتایی هاتنی پرۆسەی ئاشتی و دەستپێکردنەوەی شەڕ لە نێوان پەکەکە و سوپای تورکیا. دووهەم ناکۆکی قوڵی نێوان چوار پارتە سەرەکیەکە لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتوو. سێهەم دابەزینی ئاستی گەشەسەندنی ئابووری و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و دابەزینی داهاتی نیشتیمانی و چەندین قەیرانی دیکە. بەپێی ڕاپرسیەکان ڕێژەی دەنگەکانی پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار کەمی کردووە و لە بەرامبەردا ڕێژەی دەنگەکانی هەدەپە و جەهەپە زیادی کردووە. بەڵام ڕێژەی گۆڕانکاری لە دەنگەکاندا لەو ئاستەدا نین کە گۆڕانکاریکی گەورە ڕووبدات. کەمال کلیژدار ئۆغلۆی سەرۆکی جەهەپەش پێی وان نییە لە هەڵبژاردنە پێشوەختەکەدا گۆڕانکاریەکی ئەوتۆ ڕووبدات. پارتی دیموکراتی گەلان هەدەپەش لە لایەکەوە بە 2 وەزیرەوە بەشداری لە حکوومەتە کاتێکی تورکیا کردووە کە 2 پارتە ئۆپۆزیسیۆنەکەی دیکە واتە جەهەپە و مەهەپە ئامادە نەبوون بەشداری تێدا بکەن. لە لایەکی دیکەوە لە هەوڵی هێورکردنەوەی بارگرژیەکانی باکووری کوردستاندایە. بەشێک لە چاودێران پێیان وایە هەدەپە بە بەشداریکردنی لە حکوومەتی کاتیدا دەیەوێت ئەو پەیامە بدات کە ئامادەیە دوای هەڵبژاردنە پێشوەختەکەش بەشداری لە حکوومەتدا بکات و بەمەش دەیەوێت ڕێژەی دەنگەکانی خۆی بەرز بکاتەوە بۆ پێی هەدەپە بەنیازە خۆی وەک هێزێک نیشان بدات کە بەرزبوونەوەی ڕێژەی دەنگەکانی و بەشداریکردنی لە حکوومەتدا سەقامگیری سیاسی و ئەمنی لێ دەکەوێتەوە. هەر لەم چوارچێوەیەشدا بڕیارە هەدەپە بە دروشمی بەرەو دەسەڵات بەشداری لە هەڵبژاردنە پێشوەختەکەدا بکات. لەبارەی هەوڵەکانی هەدەپەشەوە بۆ هێورکردنەوەی بارگرژیەکانی باکووری کوردستان هەر 3 پارتەکەی دیکە ڕەخنە لە هەدەپە دەگرن. ئاکەپە پێی وایە هەدەپە ڕازگۆ نییە و لە کرداردا هیچ هەنگاوێک نانێت بۆ هێورکردنەوەی دۆخەکە. جەهەپەش ڕەخنەی ئەوەی هەیە کە هەدەپە تا ئێستا ئامادە نەبووە ئیدانەی هێرشەکانی پەکەکە بکات و دەبێت هەدەپە لەبارەی پەکەکەوە هەڵوێستی ڕوونی هەبێت. ئەگەرچی جەهەپە لەبارەی بارگرژیەکانی باکووری کوردستانەوە بە هەمان شێوەی هەدەپە ڕەخنەی توند لە ئەردۆغان و ئاکەپە دەگرێت و ئەردۆغان بە هۆکاری سەرەکی دەستپێکردنەوەی شەڕ دادەنێت. لەبارەی داهاتووی پرۆسەی سیاسی تورکیاوە زۆربەی چاودێران لەسەر یەک خاڵ کۆکن. ئەویش ئەوەیە ئەنجامی هەڵبژاردنە پێشوەختەکە جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ ئەنجامی هەڵبژاردنەکانی حوتی حوزێراندا نابێت و دوجار لایەنەکان ناچار دەبن حکوومەتێکی هاوپەیمانی پێک بهێنن.